فرعونەکان یەکەم ڕۆبۆتیان داهێناوە. ڕەنگە ئەمە بابەتێکی سەیر بێ، بەڵام زاناکان ئەوەیان بۆ دەرکەوتووە فرعونەکان یەکەم ڕۆبۆتیان داهێناوە. چۆن؟ لەگەڵمان بن. زاناکان پەیکەرێکی داریان دۆزیوەتەوە لە میسری کۆندا. تەمەنی ئەو پەیکەرە دەگەڕێتەوە بۆ 3000 ساڵ پێش ئێستا. نهێنی ئەم پەیکەرەیان نەزانیوە، تاوەکو بە تیشکی ئێکس پشکنینیان بۆ ئەنجام داوە. لە ناویدا شێوازێکی ئیشپێکردنی میکانیکیان بەدی کردووە، توانیوێتی دەستی بەرز بکاتەوە و دای بگرێ. ئەم پەیکەرە لە مۆزەخانەی میترۆپۆلیتانە. زانەکان ناوی حەتحوریان لێناوە. تۆ بۆچوونت چییە لەسەر ئەمە؟